بە بەشداری فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان و عێراق و 25 کۆمپانیای هێڵی ئاسمانی و کۆمپانیەکانی گەیاندن کۆڕبەندی فڕۆکە شارستانیەکان و کارگۆ و گەشتوگوزار لە شاری سلێمانی بەڕێوەچوو. کۆڕبەندەکە بە ناونیشانی فڕۆکەخانە شارستانیەکان دەواازێکی گرنگن بۆ ئابووری وڵات. تێیدا بابەتەکانی پێوەست بە کەرتی فڕۆکەوانی و گەشتوگوزار و گواستنەوەی شمەک تاوتوێ دەکرێن. ئێمە ئەو کەلێن و گرێکیۆرانەی کە لە ماوەی ڕابردوودا هەندێکیمان بۆ ناکرایوانەیە ئەمانەوێت لەم کۆڕبەندە گەورەیە ئەمڕۆ بە ئامادەبوونی ئەم کەسایەتیە گرنگانەی عێراق کە لێرە کۆبوونەوە تەنها ئەمڕۆ مەسەلەکە سلێمانی کوردستان نییە. ئەمڕۆ عێراق بە شێوەیەکی گشتی دەستگای فڕۆکەوانی گشتی عێراق و هەروەها کۆمپانیا زۆر باشەکانی عێراق و کوردستان کۆبوونێتەوە. ینی بەڕاستی هەندێک لە کێشە و گیرروگرفتی ئێمەی وەبەرهێنەر لە هاتنی هەندێک کاڵای تایبەتمان هەیە کە زۆر جار هەیە ئێمە لە بەڕاستی سوودمان بینیوە لە ماوەی ڕابردوو لە کارگۆی لە کارگۆکانی مەتاڕەکان بە تایبەتی لە سلێمانی کە پێشکەوتنی گەورەی بەخۆی بینیوە. ئێستا گەورەترین پێشکەوتن لە بواری کارگۆیە لە عێراق سلێمانیە. لە کۆڕبەندەکەدا تاکید لەسەر گرنگی گواستنەوەی ئاسمانی و ئەنجامدانی لێکۆڕینەوەی پێویست بۆ پێشخستنی لایەنە جیاوازەکانی تەکنیکی و ئاسایش و ئابووری کرایەوە. و هەروەها فێرگەیەک بێت بۆ پێگەیاندنی کارمەندی پسپۆر و شارەزا لەگەڵ بۆ سێکتەرە هەستیارەکان و لە هەمان کاتا پێگەیەکی گرنگە بۆ ئاسایشی نەتەوەمان. لەم ڕوانگەیەوە ئەگە سەیری گواستنەوەی ئاسمانی بکەین، لەم سەردەمەدا گواستنەوەی ئاسمانی بە خێراترین و ئاسانترین ڕێگەی هاتوچەی هاوڵاتیان دائەن لە نێوان وڵاتان و هەروەها لە نێوان کشوەرەکاندا و هەروەها ئامرازێکە بۆ نزیکبوونەوەی گەلان و تێکەڵبوونی کللتورەکان. بۆیە پێویستەکە بۆ ئەوەی باشترین ئاماژ لە گواستنەوەی ئاسمانی ببینین، پێویستەکە دراسەی گواستنەوەی ئاسمانی لە ڕۆکانی تەکنیکی ئاسایش و ئابووریەوە بکەین. لە ڕووی تەکنیکیەوە لە چوارچێوەی هەوڵەکانیش بۆ پێشخستنی کەرتی فڕۆکەوانی عێراق بەنیازە سیستمی ڕاداری پێشکەوت و جێگیر بکات و یەکێکیش لە ڕادارەکان لە هەرێمی کوردستاندا دەنرێت. چەندین سیستەمی ڕادار هەیە کە وەزارەتی گواستنەوە گەیاندن کڕیوێتی لە فەڕەنسا کە 300 ملیۆن دۆلارە و بەشی هەرێمی کوردستان یەک ڕادار دەبێت. ئەمە پەیوەندی بە بابەتی سیاسیەوە نییە، بەڵکو پەیوەندی بە بابەتی جوگرافیەوەیە. پێویستە سیستەمی ڕاداری پێشکەوتوو دا بمەزرێنین تاوەکو کای ئاسمانی هەمووی کۆنتڕۆڵ بکەین. سەرباری هەوڵەکان بۆ پێشخستنی فڕۆکەخانەکان، بەڵام حکوومەتی عێراق نەیتوانیوە بۆ پێشخستنی کەرتی گەشتیاری و دابینکردنی سەرچاوەیەکی دارایی سوودیان لێوەربگرێت و وەزیری گواستنەوەی هەرێمیش 3 هۆکار بۆ پێشنەکەوتنی کەرتی گەشتیاری دەستنیشان دەکات. گەشت و گوزار بەو 3 هۆسەرەکیە لە عێراقا تووشی دواکەوتن و خەمساردی هاتووە، لەلایەک ئاسایش، لەلایەک پارەی حکوومەت کە پێویستی بەم نەو ئەپارانیە لەبەر نەوت و گاز بۆی دێ و هەروەها لەلایەکیش سەقافە و کەلتوری شارستانیانەی گەشت و گوزارکردن کە پێم وایە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی بەردەوامبوونی یان نەبوونی گەشت و گوزار. بۆیە ئێمە هەرێکەمان لای خۆمانەوە هەست بە گرنگی ئەم کۆڕبەندە ئەەکەین و تەمەنای سەرکەوتنی بۆ ئەخواز. کۆڕبەندەکەی سلێمانی دەبێتە هەلێکی باش بۆ پتەوکردنی پەیوەندیەکانی نێوان فڕۆکەخانە و کۆمپانیەکان و دانانی پلان و استراتیژیکی هاوباش لە پێشخستنی کەرتی فڕۆکەوانیدا.